باخچەی ساوایان نەوەک لە دەرگادا بیانجێڕنەوە نەوەک گوێز و خورما لەگەل یەکتردا بگۆڕنەوە. پرسا آواکرنا دولتا کردستان مجارا هند و کورین و هلبستن ویستاوالا دوکیا روشنبیریه جبرکو ریدان سیاسی باندوریل سر جاندارن ادبی هیا داعش بەداعش دەڵێت داوای ئەوە بکەین بلێن با ببن بە جیرانێکی باش دراوسەیەکی باش جیابینەوە لە بەغا ڕیفراندۆم بکرێتن و هیوامان وایە کوردیش حەقی خۆیەتی مافی خۆیەتی کە سربەخۆ بیتن و گاودان خویتی و بابتی باندوریل سر آواکرنا دولت هنه جبرکو او زمین سازی پیویست بردست دکن. ئێمە ئەم بۆشایە ئیداریە پڕکراوەتەوە بۆشایە سیاسیەکەی دوو پڕکراوەتەوە بۆشایە ئابوووریەکەی تەنانەت پڕکراوەتەوە و بۆشایە عسکەری و نیزامیەکەشی تەنانەت پڕکراوەتەوە بە بڕوای من چێ لە ناو تاچی کووردا چ لە ناو نخبەی سیاسی کووردا وەکو ئەگەر تاچی کورد لە ناو ئەدەب و لە ناو سینەما و لە ناو هۆنەر لاەن جۆرا و جۆرە هۆرەکانی هۆنەری ئەگە سیر بکەین لە ناو هەموواندا ڕنگدانەوەی هەیە. هەت نوێستکارên کورد هەڤڕاگرێدانا ڕۆدانên کوردستانê dikene binyatê avakirina qewareyekê serbixwe. ویرو وقت کو ام بحث سرخبونه بکن و ام بحث جدابونه بکن ام بحث آواکرنا دولتا کردستان بکن کو ام جوان آوانا خلاص نبن اگه دولتا کردستان نبه اگه سرخبون نبه اف نوانا هر دبین هر دو سال دینا وکینو بوم نبه آواکرنا دولتت ادبیات کردی دا بیروکک خودی دیروکه هل بزوان کرد افزره گلاله کریه. دولت سه بنگه جهانه یک جه سیاست یک جغرافیای یک هیزه بدی آواید به دولت لی او دولتا گونب اوجا قلمه او تبنگا گونب بر اوجا قلمه دبی او تبنگ دبی عشقیاتی. سربخویا کردستانی مینا پرسک سیاسی تدیتن لید بیاوی ادبی جدا جهوی هیا. بگوتن هن طرفان کرد اگر قواره سربخوی کردستانی روجه سیاست بید چرخ نازده او بری نزدیکی 400 روجه ادبیات کردی بویه چونکی خانی داخازا ایگرتنه کریه بو آواکرنا دولته. ایوب نصری روداو دهوک